کی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە وێنە گەورەکەتان پێشکەشەکەم. دیارە ئێوە شاگەدار نەرەفتەی لە وێنە گەورەکە قسە لەسەر باسێکی گرنگی هەفتەکەین بۆم هەفتەیە تەورێکمان هەڵبژاردووە کە بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە بۆ هەموو کاتێک گرنگ بێ قسەی لەسەر بکرێ. ئەوش قسەکردنە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان. لە ئێستادا ئەوترێت تۆڕە کۆمەڵایەتیەکان لەو ئەو لایەنە ئیجابی کە جاران هەیبوو بە شێوەیەک لە شێوەکان وایە کرد کەسەکان ئاگایان لە یەکتر بێ، ئاگایان لە هەواڵی یەکتر بێ، چالاکیەکانی خۆیانی تیا بڵاو بکەنەوە، کەناڵە ئاسمانیەکان ئەو پەیجانی کە تایبەتن بە بواری جیاجیا چالاکیەکان و ئیشەکان و پۆستەکانی خۆیانی تیا بڵاو بکەنەوە. ئێستا بە شێوەیەک لە شێوەکان وای لێهاتووە زۆر کەس تەمان قسەمان لەسەر هەرێمی کوردستانە دەستبەرداری ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بێت، ناچالاکیەکە هەستەکات جێگەی نابێتەوە، هەستەکە میزاجی تێکەچێ کاتێ سەردانی و تۆڕە کۆمەڵایەتیانەکە. بۆ نمونە کە ئەبینیت لە پۆستێکە کرێت ئەچی سەیری کۆمنتەکانەکەی هێندە شەڕەجنێ و هەیە لەسەر کۆمنتەکان، هێندە حیوار و یەکتر قبولکردن و یەکتر تێگەشتن لە یەکتر نییە. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە مەبەستمانە قسەی لەسەر بکەین و مەبەستمە قسە لەسەر لە پاڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان و قسە لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن بکەین، چونکە لە ئێستادا یەکێک لەو مینبەرانەی کە کەناڵە ئاسمانیەکان سوودی لێ ئەبینن، تەواوی کەناڵە یان تەلەڤیزیۆنیەکان سوودی لێ ئەبینن تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە دیاریکراوی فەیسبوک. ئایا کەناڵەکانی ڕاگەیاندن کار بۆ ئەوە ئەکەن بینەر حەزی لە چییە، یاخود کار بۆ ئەوە ئەکەن کە بینەر پێویستی بە چییە؟ و مەبەست مەقسە لەسەرەوە بکەین. زۆر جارە بینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەسایەتیەکان خۆیان ئاماژەی پێدەن، یعنی کەسایەتی معنەویان تێرۆرەکرێت، ئەڕوشێنرێت، ئەشکێنرێن. ینی من جاری وا هەبووە میوانم هەبووە قەرار بۆ لە بەرنامەیەکمە بەشدار بێت، هەرهێندەی بۆ نمونە لەسەر پرسێکی دیاری کراوە، ئەوەندەی سوکایەتی پێکراوە، ئەوەندەی وشەی ناشرین و نەخوازراوی بۆ چۆ تەلەفۆنی کرد و توێتی نامێ من لە بەرنامەکە بەشداری بکەم. کەسایەتی لەسەر ئاستی باڵاش نەگەوانی کە متەئەسر نین بە کۆمەڵگە و ینی لەسەر ئاستی دەستەبژێری کۆمەڵگە بووە. لەسەر کۆی ئەم پرسانە قسە ئەکەین و مەبەستمە تیشکێکش بخەینە سەرەوەی کە زۆرجار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوترێت بە ئاسانی کەسایەتی کەسێک ئەو ڕوشێنرێت و بچووکەکرێتەوە و بە ئاسانیش پاڵەوان دروستەکرێت. بۆ ئەم پرسە گرنگە من سێ میوانی ئەزیز و بەڕێز لێرە حەزوری هەیە لە دەستە ڕاستمەوە مامۆستا سۆران سێوکانی وەکو توێژەر و نووسەر حەزوریە بەخێربێن سەر و سەرچاوم، هەروەها پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف خەرەچەتانی پسپۆری دەرونی ئێوەش بەخێربێن سەر و سەرچاوم، یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر ئیبراهیم سعید مامۆستای بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی ئێوەش بەخێربێن سەر و سەرچاوم. دکتۆر کەریم گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم، ینی پێشتریش لەگەڵ جەنابتە بەرنامەمان لەسەرم پرسە کردووە. تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێستادا لە جیاتی ئەوەی شوێنێک بێ بۆی تۆ بڕۆی بە شێوەیەک لە شێوەکان سوودی لێ ببینی، بە شێوەیەک لە شێوەکان ئیسراحەت بکەی بەوەی کە بەناو پەیجەکانە ئەگەڕێی بابەتێکە خوێنیتەوە، وای لێهاتووە زۆر کەس دەستبەرداری ئەکاونتەکەی پەیجەکەی خۆی ئەبێت و نایەوێت چیتر لە فەیسبوکەوە کەسایەتی معنەوی خۆی بخاتە ڕوو چالاکیەکانی باس بکە. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ وەڵاهی یەکەم شت کە ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی نادروست و سەقەتی هەرێمی کوردستانە. نەک هەرێمی کوردستان بە دیاریکراوی ئەم ناوچەی ئێمە، ئەم مەنتیقەی باڵێن کە پێڵێن ڕۆژهەڵاتی ناوین. یعنی ئێمە بۆ یەکەم جار هجووم کەینە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بەخراپ بەکارهێنن بۆ ناچیتە ناو ماڵەکان. مامۆستایەتگار بەس کامێرەیەکی ئاوا بتوانین دای بنین وەکو لە زۆر وڵات دایاندێ لە هەر ماڵێکە لە بەیانیەوە تا ئێواری ئەم باوکە ئەگەر سەد جنێونەیە دڵنیا بە دڵی ئاو ناخواتەوە. هەر ئێمە ئەم قسانی کە ئەیکەین هی دەمی ئێمە نییە، هی خەڵکەم لێجیارمەوە. لەبەرەوە من هیوادارم بینەرانی بەڕێز و بەڕێستان لێما قبوڵکەن کە جنێوەکان ئەوترێ کەم باوکێ نەڵێ هەتی و خوێڕی دوورۆتە سەگ بە قەح بەبا. یعنی ئەمە لە ناو ماڵی کووردا لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شتێکی بۆ بە ئۆتۆماتیکی. ناو قوتابخانە و خوێندنگەکانمان بڕۆ ئەگەر لە ناو ماڵەکان زیاتر نەبێ کەمتر نییە. ناو دەم و دەستگاکانی خێزە با بڵێن فەرمانگەکانە بگەڕێ، ناو مەقەڕی حیزبەکانە بگەڕێ، کەواتە لە کاتی انتیخاب بەڵێ لە کاتی شۆفێریکردنا بەس سایق بابیشکێنێتەوە سەویت بزانێت چەند جنێوی بێ. باوەڕ بێ من ماوەیەک سیاری خۆم نابێ دەبینی هەولێر و سلێمانیە هەر ساقەکان ئاوایان نەکرد. ئەوەی زارێن بچێ داوای خۆیانەکەی کاکە ئەمە چییە؟ بس پێم بڵێ ئەگو واز بێنە مامۆستام وەڵا دڵم تاقی ئەمە چییە؟ ئەیگۆ جنێوە خۆیە زانێ. یعنی ئەمە هەموو کایەکان ئەم شەڕە جنێ و سوکایەتی تایە. باشە ئیتر کە ئێستا ئەگەر لە ناو ماڵە بڕواوە ببێ مامۆستا من دایک و باوک دایگێتە لامان
ئەڵێم دەکەم هەرچی جنێوی سوک هەیە کە بەسەر زمان ئێستا بینان لەوانی بینانی بەڕێ قیزیان لێبێتەوە کەناڵەکە بگۆڕن بە کچەکە مەڵێ بەخۆ مەڵێ ئەمە باوکێ لە ناو ماڵە بە ئاشکرا سیمای دیارە کەسایەتی دیارە ناسنامەی دیارە لە ناو خێزانە ئاوە بە کچ و هاوسەر و هاوژینی خۆیەکە ئەگەر بچێتە دوای لاپتۆپێکەوە کە کەس نایناسێ ئەتوانێت پیا و خۆی بکا بە ژن ژن خۆی بکا بە پیا و ئەتوانێت ئەنواع ناوی تەزویر بە خۆی دابنێ بۆ بەکارینێنێ کەواتە من لۆمەی کەناڵەکان ناکەم لۆمە خۆی ئۆتۆماتیکیە وەسیلەیەکە ئەزانین چۆن لەمە مۆسا ئەمە من ئەڵم پەروەردەی سەقەتە کە ئێمە فێر نەکراین هەر لە مناڵی و مناڵەکانمان بە شەڕەجنێەوە تۆسی بەرنامەکانی تەلەڤیزۆنکە ئەو بەرنامەی کە لە تەلەڤیزۆنە ئەو ئەکتەرەی زۆرترین جنێوەیە زۆرترین بینەری و زۆرترین خەڵک دەنی بۆ پانەکات کۆمنت و لایک و شێری شەکرێت لە ڕەحمەتی لێرێ من هەندێک شتم بینی و لە تەلەڤیزۆنەکانە ئەبینم 500,000 کەس 600,000 کەس لەوانەیە ڕوحێکی کورد سەیری کردووە ئەڵەمە بێشتێکی زۆر کاتچم دوو کەسن گەعدەیەکە شەڕەجنێ و کەلیماتی ناشرینە بەکارێنن کەواتە تۆ ڕۆشنبیری کۆمەڵگاکە و خێزانەکە و لێرەوە بێ من بەرنامەیەکی پەروەردەی وەکو تۆ تەقدیمەکەم 200 لەوانەیە 1000 کەس سەیری نەکات ئەمە مانای وایە کەلتورێکمان هەیە کەلتورەکە لەسەر ئەمە بنیاد نراوە چۆتە خوێنمانەوە اینجا ئەمە سەرەتاکەی بۆ چێگەڕێتەوە ئەمە بەبەتێکی ترە کەواتە ئەمە بەشێکی تری تامان لە کۆمەلگای ئێمە بەڕازگۆ بین لەگەڵ خۆمان بەڕاشکاوانە قسە بکەین خۆمان هەڵنەقەڵەتێنین ئەوەی زوڵم و ناحەقی لە کوردستانە هەیە یاساشکێنی لە کوردستانە هەیە خەڵک هەستەکە زوڵمی لێکراوە ناحەقی مافی خوراوە باشە کە ئینسانیش پڕ بوو لە ناوە یەکێک لە وەسیلەکان جنێوان لە تەنفیزە بەتاڵکردنەوەی فڕیاتە دەرەوە من خولم کردوەوە بۆ خەڵک والله زەلام هەبوو ئەیگو ڕەحمەت لە دایک و باوکی جنێوی داهێنام بوو بۆ ئەیگووە تا جنێوەکە نێمی سەحەت ناکەم تووشی گرەی دەرونیە بۆ جنێوە نییە زۆر جار بەڵێ لە ڕێگەی جنێوەوانێ هیوای لە ڕێگەی هاوارکردنەوە جایوان لە ڕێگەی نووسینەوە هیوای لە ڕێگەی ڕسمەوە بەڵام من زیاتر جنێوەکە زاڵە ئەمەش یەکێکە لە تەنفیزەکان یەکێکی تر ئەگەڕێتەوانێ بۆ کاتی انتیخاباتەکان و ئەم ململانی سیاسی لە کوردستانە هەیە دەبڕۆی شەڕی ناو خۆکاکەم بڕۆ کاتی انتیخاباتەکان لە کەناڵەکانی حیزبیەکانەوە بڕۆ کاسێتەکان لێبەرەوە ئەوەنەی ئیهانە و سوکایەتی و ڕیسواکردنی یەکتری پیا و جنێ و شەڕەجنێوی پیا لە شوێنەکانی سپاس دەکەم دکتۆر من دیێمەوەلات بۆی قسە لەسەرمە بکەین کە بۆچی دابەزیوە بۆ قاعیدە جاران ململانەکە لە سەراستی حزب و ئێستا ئەوانەی خوارەوە ململانەکەکەن و شەڕەکە بە وەکالەتەکەن سوپاس دەکەم دکتۆر مامۆستا سۆران سێوکانی بێمە لای جەنابەت زۆر جار چ لە دەمی خۆتەوە چ لەم لاولەولا بیستومەکە بۆ نمونە کە بابەتێک بڵاوەکەیتەوە یعنی بە کۆمنت کۆمەڵێ وشت بۆ دێت کە ناچاری یان بیسڕیتەوە یا کەسەکە بلۆگ بکەی یان بکەویتە وەڵامدانەوەی نەخوازراو کە بەرەیەکە شەڕێکە خۆشت حەز نەکەی بچیتە ناویەوە یا زۆر جار من ڕۆژانە ئەیبینم لەلایەن کادرانی پارتە جیاوازەکانی کوردستانەوە لە خوارەوە کە پۆستەکەی تەواوە بێڵێت هەر کۆمنتێکی ناشرین بێت ئەی سڕمەوە یان کەسەکە بلۆکەکەم لە هاوڕێتی ئەی سڕمەوە معاناتی تۆ لەگەڵ ئەمەیە چییە و بە بڕوای تۆ وەکو دکتۆروتی ئەمە نەتیجەیە و ئەبێ چۆن مامەڵی لەگەڵ بکرێت سپاس وەڵا مەسەلەی دکتۆر کە باسی کرد لە ڕاستیان مەسەلەی فەیسبوک میکانیزمێکە بۆ دەربڕینی مەشاعری ئینسان یا ئەو ئاستە ڕۆشنبیرەی کە ئینسانی یامیتیە ئەمە باس لە کوردستانەکەین ئەوەی کە لە کوردستانە ئەیبینین ئەبێ جێنەرێشنەکان جا بکەینە مەسەن نەوەی یەکەم نەوەی لە تەمەنی ئێمەیات چۆن سیرەکات کە ئێستا فێر بووە نەوەی گەنج چۆن سیرەکە ئەتوانی ئەم شتانە جا بکەیتەوە دووەم چێن ئەوانەی کە قسە ئەکەن بە زۆری لە ئەنگری حیزبەکانن یانی دەڕاستیە دووەم لە ئەنگری جۆرێک لە جۆرەکانی ئایدۆلۆژیا بۆ نمونە کەسی ئیسلامی بە جۆرێک قسەکە ئەو کەسەی هەواداری بە بڵێن حیزبێکی معەنە بە جۆرێکی تر ئەو کەسی هەواداری مەسەن هەر لای چەپە بە شێوەیەکی تر ئەمانە هەرێکەی ئەتوانی تەسنیفیان بکەی بەڕاستی بەڵام لە جۆری تەسنیفەکە هەمویان بەم جۆرە ئەتوانم بڵێم هەر یەکە لەمانە کاتێک کە قسەت لەگەڵاکە بەم شێوەیە قسەت لەگەڵاکە ئەو کاتەی کە قسەکە بەدڵی ئەوە تۆ مەلائیکەتی فریشتەی پاڵەوانی عالمی عەلامەی إلى آخره کاتێک کە قسەکە بەدڵی ئەو نییە تۆ نا شەیتانی ڕەجیمی کۆیلەی مەسینە هەڵگری دەی هێتە خوارە تا ئەگەیتە ئەسفەلە سافلین ئەم بینە چییە ئەم ئینسانوالیەکە لە ڕاستیا وەکو مامۆستا فەرمووی دکتۆر یەکەم ئەو پەروەردەیە کە ئەم لە ماڵەوە پەروەردەکراوە لای ئێمە دنیا ڕەش و سپیە تا ئێستاش جەلالی و مەلایەکەی کۆن لەناو عەقلیەتی ئینسانی کووردا ماوەتەوە تا ئێستا دنیا لای ئێمە ڕەش و سپیە ئەوە نییە مەسەڵەن من لە ماڵی خۆمە با براکەم شوعی بێ با براکەی ترم
ئیسلامی بێ هەمومان بێکە و بتوانین لەسەر یەک سفرەنان بخۆین کاکە برای کوشتووە لەسەرەوە مەسەلەی هەر لە وڵاتی ئێمە خۆمانیانی کەواتە مەسەلەکە لە هەناوی کۆمەڵگەکە شتێک هەڵ ئەقوڵێ و ئەچێتە ناو فەیسبوک و ئەچێتە ناو تەلەڤیزیۆنیشەوە شتێک نییە بڵێ ئینتەرنێت خەڵکی بێ تربیەت کردو ئینتەرنێت خەڵک بێ تربیەت ناکە ئینتەرنێت خەڵک دەرەخات ئەو حەقیقەتت بۆ دەرەخات کە لە ناخی ئێمەی ئینسانە هەیە زۆر جاریش کەسەکە با بڵین لەوانەیە زۆر ناحەقی نەبێ کاتێک ئەم پەروەردە کراوە لەسەر دەستی لە حیزبێکە لە مزگەوتێکە لە مەکتەبێکە لە شوێنێکە ئەو نمونەی خراوەتە بەردەمی ئەو نمونەی منقیزێک پێغەمبەرێک کەسێک کە لە پێغەمبەر کەمتر نیە ئەگەر نزیک نەبوو بێتەوە لەخوا تۆ کاتێکی رەخنە لەم خوایە ئەگری کە ئەو دروستی کردۆ بۆ ئەم ئیقنۆمە کە ئەتوانێت رەخنەی لێ کە ئینسانە و قابلی رەخنێ کاتێک تۆ بچووکترین رەخنەی لێ ئەگری نەک لە شخصیەتی لە فکری بۆ نمونە وەرە قسە لەسەر مارکسیزم بکە زۆر هین نەکەن لە قسە لەسەر مارکس بکە مارکس فەیلسوفێک بۆ ڕۆژێک لە ڕۆژان وەک ئینسان گەورەیە فەیلسوفە بەڵام ئینسانە و خاوەنی هەڵەیە تۆ کاتێک قسە لەسەر مارکسەکەی وەک ئینسان وەک فەیلسوف سەدان کەس جنێوت پێ تۆ چی تا بتوانێت قسە بە مارکس بڵێ کاکەم ئینسان یعنی ئەمە پێشوەختە خۆی بۆ حازر کردووە کە تۆ یان کەسێکی تر یان کەسێکی تر چی ودڕەتی بکاتەوە یان لەسەر ئەساسی هۆشیاری بادیوەکەیشیت پێ بڵێت هەر ئەم کەسێک کە قسە بە تۆ ئەڵێت تۆ چیت قسە بە مارکس بڵێ وەرە قسە بە محەممەدی پێغەمبەر بڵێ سەدان کەس مەلاین کەس پێغەمبەر وەکو پێغەمبەر سێرەکەن مقدسە ئێمەی مسلمان پێغەمبەرمان بەلا مقدسە وەرە ڕەخنە لە پێغەمبەرێک بگرەکەیتر مەعسوومە ئەوت لای مەلاین کەس هەر ئەو شخصی کە لەسەر مارکس ئەڵێت تۆ چی دەم لە مارکسەوە بێ بەڕاستی عالمی علامەیت بەڕاستی گەورەیت بەڕاستی منازیلی بەڕاستی تو هەر ئەو کەسیت هەر ئەو شخصیت هەمان قسەت کردو لەسەر پێغەمبەرێک لەسەر فەیلسوفێک بەعکسەوە وەرە قسەیەک لەسەر مەسەلەن فتوحاتی ئیسلامی بکە ئەو کەسی کە لەسەر پێغەمبەر جنێوی پیاوی ئێستا تۆ لەسەر بڵین پێغەمبەر عکس دەکات ئەو کەسی کە لەسەر پێغەمبەر تۆی کردو بە عالمی علامە ئێستا وکا بە شەیتانی ڕژیم بەم شێوەیە سیرەکەی هەر هەمان ئینسانە تۆ لە یەکەم لەحزەیە شەیتانێکی لە دووەم لەحزەیە مەلایکەتێکی کەواتە ئەم تەربیەتە یەکەم ڕەش و سپی دووەم ئەو شەڕەجنەوەی کە لەناو خناخی ئێمە هەیە ئەمانە وای کردو ئینسانی ئێمە شتێک دەرچێت کە عەجایبە زۆر جارات لێ قێزت لە خۆتیێتەوە زۆر جارات لێ هەیە من چی ئەەکەم پێویستم دێمەوەلات مامۆستا بۆ وەی باسی ئەزمموی کەسی خۆتم بۆ بکە یانی لەو مەجاالەیە و تا چەند کاریگەری لەسەرتە بۆ کە بۆ نمونە دوورکەویتەوە یان بە شێوەیەک لە شێوەکان بتوانمەوە دەستەواژێ بەکاربێن لە نێوان کەوانەیە کە نەوێری ئەوەی ئەتەوێت بیڵێیت سوپاس دەکەم دکتۆر ئیبراهیم بەمە بەست لە ئەخیر کەساتمە لای جەنابەت مامۆستای بەشی ڕاگەیاندنی و ڕۆژانە و مانگانە و ساڵانە کۆمەڵێک خەڵک پەروەردەکەن کە لە بواری ڕاگەیاندنە دنیابینی و تێفکرین و بیرکردنەوەیان جیاواز بێت لە کەسێکی تر کە بە حەزاتۆتە مەجالەکەەوە گەر پەیوەندیەکرد لە پرسیارەکەمە بۆ دروست بکەم لە نێوان ڕاگەیاندن کەناڵەکانی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆڵێکی سلبیان هەبووە لەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان ببێ بە شوێنی یەکتر سڕینەوە و یەکتر ناشرینکردن و زەقکردنەوەی خاڵە جیاوازەکانی نێوانمان و کاڵکردنەوەی خاڵە هاوبەشەکان بەڵێ زۆر سپاس دیارە هەم مامۆستا ڕێزانە ئاماژیان بۆ کۆمەڵ بابەت کرد حەزاکەم دووباری کەمەوە چکە تەواوە قسان هەمووی ئەوەیە کە تەئیدی بکرێت بەڵام لە ڕاستیە ئێمە ناتوانین هەم کۆمەڵگە بە دوور بگرین لە میدیا یاخود لە وەسیلەی کە کۆمیونیکیشنی پێەکەن ئێمە یعنی لە بواری ڕاگەاندنە تێزێکمان هەیە قسە لەسەر جەبەرگرایی بڵین تەکنۆلۆژیای کۆمیونیکیشنەکە بۆ مانایی کە لە هەچ کۆمەڵگەیەک یاخود بەپی تەتەوری مجتەماعیش تاکو وەسیلەی کۆمیونیکیشنەکەی هەر چۆنە بێ ئەو کۆمەڵگەیە ئاوێنەی ئەو وەسیلەیە بەواتایکی تر تۆ لە قۆناغێکی دیاریکراودا کە ڕەنگە کتێب یاخود بۆ نەنووسین وەسیلەی تەواصل بوو بێ مجتەماعیش لەسەر ئاستی ئەو وەسیلەیە تەتەوری کردووە بەڵام وەکو خۆتان ئاماژەتان پێکرد ئێستا ئێمە لە قۆناغێکین کە وەسیلەی باوی کۆمیونیکیشن ئێستا تۆڕە کۆمەڵاتیەکانە کە نایشێنرێت میدیای نوێ هەموو مجتەماعێک یعنی تۆ ناتوانین بە دووری بگیری وەکو باسمان کرد لە وەسیلەی کۆمیونیکیشنەکەی بەڵام ئەگەر بیبەستمەوە بۆ پرسیاری بەڕێزت و بۆ تۆ بۆ چوونەکانی بەتایبەتی دکتۆر کەریم لە کۆمەڵگاکانی وەکو ئێمەیە بەڵێ
ئەلانی تەقلیدی یاخۆ میدیای تەقلیدی بە تایبەتی ئەوەی خۆی بینێتەوە لە رادیۆ تەلەڤیزیۆن لە قۆناغێکی زۆر یعنی دوورودرێژدا ئەم بەدەست سڵتێکی سیاسی دیاریکراوە بووە. ئەم سڵتە سیاسی هەمیشە ئەم میدیانی ینی بەکار نێناوەکو ئەوەی کە دەنگی خەڵک بێ زیاتر هەندێک بابەتی مەسەلەن کپ کردووە یاخود دەنگی خەڵکی نەگەیاندووە یاخود بۆچوونێکی دیاریکراوی هەبووە و ئاڕاستی جەماوەری کردووە. من لە یەک لایەنەوە قسەی لەسەرەکەم چکە زۆر باری تریشتوانی قسەی لەسەرەکەی بەسمە بەس بە پرسیارەکەی تۆ باش. بۆیە کە وەسیلەیەکی تر دادێت ئەم وەسیلەیە لە بەردەم کەسەکە ڕەخساوە چی تا بڵاوەکەیتەوە دەسە برێ بۆ تابووەکان. یعنی بۆ تێپەڕاندنی میدیا تەقلیدیەکە بوو ئەو میدیا تەقلیدیانی ئەو نەقسانەی ئەو کەم و کوڕانی کە لە میدیای تەقلیدیا بەتابەتی لەم مسلمانانی وەکو ئێمە ئەم باسی ئەوروپا ناکەم چکە ئەوروپا میدیای تەقلیدی هەندێک کێشەی نەبوو بەڕاستی بۆ کە ئەم میدیای نوێیەت ئەم وەسیلە نوێیەت بەتابەتی شۆڕشەکانی بەهاری عەربی کە دروستە بێ بەشێکی پەیوەندی بە ئەو نەقسەوە بۆ ئەو کەم و کورتیەوە بوو کە لە میدیای تەقلیدیا بوو بۆیە کە ئەم میدیای دروستە بێ ئەم میدیای لە خۆی لە خۆیان هەموو شتێکی تا بڵاوەکرێتەوە یعنی ئەبێتە چی کۆمەلگا پێشتر لەم مجتەمەعانی ئێمەیە بە حکمی میدیای تەقلیدی تعبیری لە خواست و ئەوان ناکرد بۆیە کە ئەم جۆرە میدیای دروستە بێت کە زۆر جانایانە میدیای نوێ گروپی گوشار دروستە بێت لەناو خەڵکە هەروەک چۆن بەشداری سیاسی دروستە بێت لە پاڵ بەشداری سیاسیە تەواصل دروستە بێت لە بینی خەڵکە کە پێشتر ئەو تەواصلە نەبووە ئینتیما دروستە بێت لە هەمان کاتە وەکو باسییان کرد ینی تەفریغی کەپ دەکرێ هەندێک کەپی سیاسی کە پێشتر نەیانتوانێت کەشفی فەساد دەکرێت باشە ئەو گەندەڵیانە ئاشکراکە کە پێشتر میدیای تەقلیدی بە ئاشکرای نەکردووە باشە دواتر لەناو خەڵکە جۆرە لە بڕیاری سیاسی دروستە بێ ئیشی لەسەرکرێ زانیاریەکان زۆر بە خێرا گوازرێتەوە پێشتر زانیاریەکان ئەشاررایەوە هەروەک چۆن ئازادی ڕادەربڕین دروستە بێ کە پێشتر بەو شێوەی ئیشی لەسەر نەکراوە هاوڵاتیە بێ بە هاوڵاتیکی میدیاکار باشە وەزیفەی چاودێری و ڕقابی زیاکە کۆمەڵێک گوشار فشاری تەقلیدی هەبوو کە پێشتر هەبوون فشاری کۆمەڵاتی فشاری سیاسی فشاری بۆ نمونە حتا تەکنیکی ئەمانە نامێنن ئیتر بە جۆرەکان ئەو نەقسانەی کە پێشتر لە میدیای تەقلیدیا بۆ ئەم میدیایە ئەو نەقسانەی تیان نامێنێ بۆیە لێرەدا بەڵێ بەشێکی ئەوڕک چۆن دکتۆر کەریم ئاماژەی بۆ کردوتی بەشێکی بۆ پەروەردا گەڕێتەوە بەڵێ کولێن و قسەی ڕاستە بەشێکیشی بۆچی گەڕایەوە بۆ ئەو کەم و کوڕیانی کە پێشتر لە میدیای تەقلیدیا هەبوو میدیای تەقلیدی کە تعبیری لە خواست و دەنگی خەڵک ناکرد بۆیە کە وەسیلەیەکە دۆزنەوە هەموویان بە جۆرە جوان ئەو کەپتە تەفریقەکەن کە بە درێژایی مێژویان هەبوو دەسە بن بۆ هەندێک تابوو کە پێشتر محەڕەمات بۆ دەستی بۆ نەبراوە یعنی ئەگەر تۆ بە شێوەیەکی تەندروست دەست ببرای بۆ مەسەلەن هەندێک ئاشکاکردنی هەندێک فەساد یاخود هەندێک کێشەی سیاسی حتا کێشەی ئاینی دکتۆر باسێکی ئاینی ناکرا باس لە هیچ بابەتێکی ئاینی بکرێ مەسەلەن باس لە ناکرا باس لە هیچ بابەتێکی جنسی و سکسی بکرێ مەسەلەن ئەمانە هەر هەمووی کێت ئەم هینە دروستە بێ بە جۆرێک هەموو ئاماژاکرێ بۆ هەموو واتە شێوازی سلبی لەگەڵ خۆیان مەبەست مەقسە لەسەر بڵێن ینی ئەوەی پێ وترێت ئیفرازاتە سلبیەکان ئەوەی کۆمەڵشتی ینی دەراویشتەی نەرێنی لە دوای خۆی ئەێنێت وا ئاکات زۆر کەس بێزار بێ زۆر کەس بێتاقەت بێ زۆر کەس بڵێ هەرکە بە لە مۆبایلەکەمەوە بە فەیسبوکەکەی ئێمە خوارەوە میزاتم تێکەچێ و خێرا لێ ئێمە دەرەوە ئەمە چۆن چارەسەر تا چەندە دروستە ئەم شتە ینی شتێکی ئاساییە تا چەندە ئاساییە بەتابێت لە مسلمانی ئێمە بە ڕاستیەک بزانین ئەوەی تەحکوم بە جەرائیمی نەشرەکە ڕێ لە جەرائیمی نەشرەگرێ لە هەموو دنیاە دوو بواری سەرێکیە یاسا لەگەڵ ئیتیک یاسا لەگەڵ ئەخلاقی ئیشکردنیا خۆ ئەخلاقی بڵاوکردنەوە هەرچی پەیوەندی بە یاساوە هەیە بە حەقەت لە هەموو دنیاە هەندێک بابەت هەیە یعنی بابەتی بڵاوکردنەوە بە تایبێت ئەو بابەتانی کەسا سەب یاخۆت قەزف بڵێن سوکاتی قسەپاڵێکێکی تر هەروەک چۆن بۆ نمونە بڵێن ناوناتۆرەدان لێکێکی تر ئەمانە هەمووی سێتە خانی جەرائیمی بڵێن تاوانەوە تاوانی بڵاوکردنەوە و پەخشکردنەوە یاسا لی بەپرسە یاسا ئەو کەسەی کە ئەم بابەتە بڵاوە کاتەوە یاخود سوکاتی بێکێکەکە لە بەردەم یاسایە لە پێچینەوەی لەگەڵاکرێ و سزا ئەدرێ بەڵام پرسیارەکە لەوایە کێشەی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاسا دەرەقەتی نایە بۆچی یاسا دەرەقەتی نایە ئێمە چەندی سەرچاومان لە بەردەمایە کە باس لە گرفتی یاساییەکە لە بەردەم میدیای ئینتەرنێتی و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە چۆن بۆ نمونە هاوڕێکانم باسی کرد مامۆستا بەڕێزانە باسی مستەخدیمی وەهمی کرد بەکارهێنەری وەهمی تۆ کاکە چێ محاسەباکەی لە ئاساس خۆی وەهمی تێمەوەلات بۆی بەوردی لەسەر یاسا و ئیتیک و شێوازی کۆنتڕۆڵکردن و دانانی سانسۆرێکی ئەکادیمی ینی زانستی لەسەرینەکان چ کاریگەریەکی ئیجابی بێگومان من دێمەولات سوپاس دەکەم دکتۆر کەریم بێمەوە لای جەنابەت
پێش چەند مانگێک لە بەرنمەیەکە وتت هەر پێکەوە بەرنمەکەمان کرد وتت ئەو کەسانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زمانی بازار یاخود زمانی بازاری بەکارەهێنن زمانی کەسێکە هەست بە بەرپرسیارەتی نیشتیمانی و ئاینی و نەتەوایەتی ناکات یعنی ئەو چەند مانگێک تێپەڕیوە شتەکە ئەوترێت خراپتر بووە باشتر نەبووە خراپتری دەبێت بۆچی ینی چۆن هەستەکەی کامە وا بەرەو خراپتریشە بۆچی ئەم بێهیواییە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە خەڵکی مامۆساجان یەکەم شت ئێمە من هەری گەڕێنەوە بۆ پەردە پەروەردە هیچ وڵاتێک لە دنیاە پێش نەکەوتووە بە پەروەردە نەبێت کامل پەروەردەن بەسمان هەر مەکتەب و خوێندن نییە لەساگە پەروەردەی سیاسی هەبوایە سیاسەکان بەم شێوە ئەندامەکانیان پەروەردە ناکرد کە پەروەردەی سیاسی ئەبێ مۆڕاڵ بەکاربهێنرێ وەکو مامۆستا سۆران ئاماژەی پێکرد ئێمە یەکتری ڕەفزەکەین ئێمە هەر لە مناڵیەوە لە باخچەی ساوایانەوە فێر نەبووین دایلۆگ بکەین لەگەڵ بەرامبەرەکەیە یا ئەبێ هەموو شتێ یا هیچ شتێک دایمە نەبێ براوە بین یعنی فێر نەکراین لەگەڵ مناڵێکمان ڕۆژێ لێی بدرێ یا دەرسی ڕاست بێ یا یەک بدۆڕە لە بڕۆ تۆڵی خۆکەرەوە نابێ یا کا بە شەڕیارەکە تێگاتەوە کەواتە ئەمە بۆتە ناخمان کە ئێستاش بووین بە کادرێکی سیاسی قبوڵی دۆڕان ناکەین کامل هیچ وڵاتێکی دنیای نییە دەکرێت بش دۆڕیت و دەکرێت بژبەی تەوانێت ئەمە ئێمە ئەم پەروەردەیە دروستکەین لەلایەکی ترەوانێ ئێمە کە ڕەخنە ئەگرین یا بەرامبەرەکەمان ناڕزاییمانێ بەرامبەری ئەبێ جیاوازی لە نێوان کەسێتی ئەم سیاست مەدارە ئەم مامۆستایە ئەم دایکە ئەم باوکە بکرێ لەگەڵ ڕەفتاریە جەنابی ڕئیسی دەوڵەتی ڕئیسی حیزبێکی مەسئولی دایرەیەکی من کە ڕەخنە لە تۆگرم ڕەخنە لە شخصیت ناگرم مامۆسایەتگارە بێ بپارێزم وەکو کەسێتی بەڵام ئەڵێ مامۆسایەتگار ئەم بیرکردنەوەی تۆ زەرەر لە من و لە وڵاتەکەمەیە ئەم بڕیاری کەویاوتە ئەم بڕیارە دروست نییە ئەم ڕەفتاریکێکی کەواتە ئێمە بێ جیاوازی لە نێوان کەسێتی ئینسانەکان و ڕەفتارەکانیان بکەین ڕەفتار قابلی گۆڕانە بەڵام ئێمە ئەوەمان فێری مناڵەکانمان نەکردووە بۆیە کە هجوومەکەی دەسەر بەرامەی تەنانەت دەگەت دایکێ باوکی سەیری کە گەر لە مناڵەکەی ڕازی نەبێ لە مەکتەب دەرنەچوو یا تفەکە ناڵێم من ڕقم لە تفەکردنەکەتە لەوەیە سعی ناکەی لەوەیە پاڵخای ئەڵێ تۆ دووە و خوێڕووی سەگ و سەگ بە هجوومەکە سەر کەسێتی بێ بەرامبەرەکەش دەکەوێتە جەپە و دیفاعلەکە کەواتە ئەبێ لێرەوەڵە کە پەروەردە کە تۆ پەروەردەی سیاسی هەبی مناڵەکانەوە پەروەردە کرد جیاوازی لە نێوان کەسەکان و ڕەفتارەکانیان کە من ڕئیسی هەرێمە سەرۆکی هەرێمە من وەکو شەخص حەقم نییە بەسەریەوە ئەمە کەسێتی خۆی هەیە و خەلیفەی خوا هەمووشە بەڵام کە بڕیارێکە چارەنووسی منی پێوە بەندە بۆم هەیە ملاحەزە لەسەر بڕیارەکە بم بە شێوەیەکی علمی و بەبڕیل و پاسایی خۆم هەیە بەڵام کە باسی کرد ئەچیتە خانی تاوانێک و مامۆستا باسی کرد ئەمە پەروەردە سەقەتەکەیە لە شوێنێک ئێمە پەروەردەی مۆڕاڵمان تەنها پەروەردەکەیە یان لە دوای ڕاپەڕینەوە پارتە سیاسیەکانیش ڕۆڵی زۆر سلبیان هەبوو لەوەی کە لە پەیجەکانە ئەمە نازانە پشتیوانانی فلان کەسە ئەمە هەوادارانی فلان کەسە ئەمە فیدایی نازانێت ئەوەش پەروەردەیە پەروەردەی سیاسیمان نییە یعنی ئێمە ئەم کەسانە کە پەروەردەکەین بۆ هجوومکردنە بۆ سوکنی بەرامبەرە نەک بۆ فکرەکە من بڵم تۆ حیزبێکی من حیزبێکم مناقەشە و گفتوگۆ و دایالۆگی لەگەڵا بکەم بڵێم من خزمەتی شاری سلێمانی هەولێرم لە 170 کردو تۆ لە 140 کردوتە مناقەشەکە نەک زەڕ بێ بە بەرامبەرەکە بێنین ئێمە لە قوتابخانە و خوێندنگاکانمە من لەم قسەی خۆم بەرپرسم وەزارەتی پەروەردەکەم تەرخانێکی زۆری هەیە لەبەر ئەوەی پەروەردەی واز لێناوە خەریکی تعلیمە ئەم خەمەتان گەیاندووە دکتۆر سەدان جار وتومان هەر لە بەرنامەی تۆ دووسێ جار لەوانی وتبێتمان لە شوێنی تر بەس کەس جۆمان لێ ناگرێت لە یابان کە وڵاتێکە بڕوان ناکەم بڕۆ فەیسبوکانی بکەرەوانە کە مرۆڤن وەکو ئێمە نە ئیسلامن و کە بڵێ قیەم ئیسلامی جوانیان هەیە لەگەڵ ئەوەشە هەتاوەکو سەی متەوەسەی خۆمان کە پێڵێن نوێی بنەڕەتی بابەتێکیانەی مۆڕاڵ ئەخلاقی خوێنن بۆیە چۆرە دووکانەکەیەوە کە شتێک لە تەنیشتی کڕیوتە ئەگەر بە دینارێک کڕیوتە تۆ بڵێ بە 100 دینار کڕیمە خۆزانێ گرانە بەزەڵێ وەڵای باسیتەوە زۆر باش و شتێکی باش خەز زەمی یەکتری ناکەن سوکایەتی بە یەک ناکەن من ئێمە ماڵە خزمەت مەکەی دوایی ڕۆمە لۆمە دەکەم بۆ پەروەردە نەکراین مۆڕاڵەکەمان خەلەلیتیە بە قوربان کاڵین مۆڕاڵمە بەسمانەوە نیە ئێمە لە وڵاتانی وەکوێن بەداخەوە ئەخلاقیان بەستۆتەوە بەس بە شەڕواڵ پیسی و داوێن پیسیەوە کەمە بەشێکێتی باڵکو ئەگەر یەکی ڕازگۆ نەبێ بە وەفا نەبێ دڵسۆز نەبێ بۆ خاکەکەی ئەمانە نەبێ هەمووی عەدالەتی نەبێ دادوەری خەلێل لە مۆڕاڵیە بۆیە لەو وڵاتانە کە ئەمش پەروەردەی مناڵە ئەکرێن بەم شێوە ئەخلاقیە ئەخلاقی زەمیری ڕێی پێنایە سوکایەتی بە خەڵک بکات چکە خۆی خاتە شوێنی واتە دکتۆر دایک و باوکان تۆ زوو پێیان بۆ دایکان و باوکانە نێریت و بەرکەوتنت هەیە لەگەڵیان ڕۆژانە و بەرنامەیان بۆ ئۆکەیت و کۆڕ و سیمیناریان بۆ ئۆکەیت و لە شوێنی کاری خۆت ئەیان بینیت و چۆن خەمیانە ئەو فلیمەی مناڵەکەیان سیرێکە بزان لەسەری نووسراوە زایت 14 16 18 چەندێکە ئەبێ لێرە بەدوا دایکان و باوکان کە مناڵەکەیان کە گەنجێکی عیلەکە ئەچێتە تۆڕە کۆمەڵایەتەکان هەمان سانسۆر و بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆل و خەمیان بێت کە بچێتە ئەوێت
بە شێوەیەک لە شێوەکان تووشی نازانم خۆی خراپ بێت زمانی پیس بێت بە شێوەیەک لە شێوەکان لە مستەقبل نەتوانێت کادرێکی باش بێت و یەکتر قبول بکات هەر ڕەمیشە بەردەوام بن ئەوەی جیلەکانی پێشوو بەدەستێەوە ناڵێن جیلی داهاتوش بەدەستێەوە بناڵێنێ بێگومان مەسەلە ئەوی زای هەژدە و زای 16 ئەو بە وڵاتی ئێمە نابێت لەبەری کاڵین پەروەردە سەقەتە بڕوا و بێ زۆربەی دایک و باوکی ئێمە خەوتۆ مناڵەکەی بەخەبەرە کە لە کاتێکە ئەبێ ئەم مناڵە سەعان و دەبخەوێ باوکەکە دوای مناڵەکە بخەوێ لە کاتێکە دایک و باوک پڕخی خەویان مناڵەکەی لە دوای سەتەلایت و ئەنتەرنێت و ئایپاد و ئایفۆن و نازان مۆبایلەکەی پڕەلەوە کەواتە ئەمەیە ماڵین من قەناعەتم بەوە هەیە هەتاوەکو لە باخچەی ساوایانەوە جیلێکی نوێ پەروەردە نەکەی کە حکوومەتی هەرێم کەم تەرخەمە لە 91 و 92 کردایە سا 24 ساڵ بوو گەنجێک دەرەچوو لەو پەڕی نیشاتا بوو کۆمەڵی قیەم و بەهای ئەخلاقی بەڵام لە جیاتیەوە خۆمان نەزانین تەربیەت چۆن بوو چۆن شەڕە جنێ و سوکایەتی و ئەگەر جاران هەر هەمومان بەرامبەر بەعز یەک کورد بووین ئێستا بووین بەدە پارچە بادینی و سۆرانی هەیە هەولێری و دهۆکی هەیە نازم هەولێری سلێمانی هەیە لە ناو حیزبەکان بوون بە چەند ئەمە کارەساتێکە قوربان ئەمە کارەساتێکە ئێستا خەڵک ئاوات خوازێ مزاهرە بکە پەنا بۆ عەبادی بەرێ داوا بکە بڵێ سەد ڕەحمەت لە سەدام حوسێن شتی لەسەر بکەی بڵێ سەدام حوسێن گوێتی چاوم چۆر بوو لە بەڕووناکی ئەوەنگە دووعام بووە یعنی ئەمانە هەمووی ڕەنگدانەوەی ئەو واقعتاڵن لەبەرەوە بڵێ دایک و باوکی ئێمە کەم تەرخەمە من مناڵ هاتووە باخچەی ساوایانمان هەبووە لە سەیارەکە دابەزیەوە بە شەڕە جنێ و شەڕە تف ئەخی مناڵێکی 3 ساڵان 4 ساڵان نەمعنای جنێوە زانێ کوی هانی سوکایەتی نەمعنای تفە زانێکە وەکو وەسیلەیەک بۆ تەعبیر لە ڕقوکینە باوکەکەی بانکە مەڵێم ناوی فڵان کەسەیەنێ وڵ ئاوەڵزاوەم و سوحبەت و شەڕەوە شەڕە جنێ و تفێکی لەگە یەتەلانیش تفێ لە منەکە وەزانێک و ئاوەڵزاوەکەی لە باوەشێکم کە من لێی مۆڕبمە و مناڵە تووشی سرام المەلانێ بێ ئایا تفکردن شەڕە جنێ و باشە ئەگەر باشە بۆ من لێ قبوڵ ناکەم لە باخچە ئەگەر غەڵەتە بۆ لە ماڵەوە پێکەنین لە باخچە کەواتە پەروەردە دواترێ گوێزێتەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان و بەڵێ دوای خۆت ئەبێ هەر شتێک دووبارە وێ بەخوو ئەچێتە خوێنتەوە لێ ڕزگار ناوی هەروەیە گەورە بێ و بێ بە سیاست مەدار بەڵ سوپاس دەکەم مامۆستا سۆران سێوکانی مەبەستمە وەڵامی و پرسیارەم وەرنەگرتەوە وەکو ئەزمموی کەسی خۆت وەکو تەجروبەیەکی تایبەتی خۆت لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکان هەستەکەی مەبەستم لە هەرێمی لە باشووری هەرێم یعنی باشووری کوردستان لە هەرێمی کوردستان هەستەکەی تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستا جێگەیەک بێ بتوانی بیر و ڕاکانی خۆتی تیا بڵاو بکەیتەوە بیگەیەنی بە خەڵک گفتوگۆی دروستی لەسەر بکەی بە شێوێک لە شێوەکان لێک تێگەشتن دروست بێت یان هەستەکەی بە پێچەوانەوە هەموو بابەتانی بڵاوەکرێتەوە هەموو گفتوگۆیانەی ئەکرێت زیاتر نێوانی تاکەکان دوورە خاتەوە لە جیاتیەوەی لێکیان نزیکاتەوە هیچ نەبێت کە من تۆم قبول نەبێ وەکو دکتۆر و دکتۆریش ئاماژەیان پێدا وەکو شەخص کێشم لەگەڵت نەبێ بەڵام وەکو فکرێتۆم قبول نابێ وڵا ڕێگەم بە یەک ئەزمموی شخصی خۆم بۆ باس کرد کە چۆن تووشی شۆک بووم ئاشکرا من لەگەڵ یەک گفتووە دۆستایەتیمی و ئەندامێکی باڵاژ بووم تێ سەرەتای بەریەککەوتنم لە تەجربەکەی میسرەوە و محەممەد مرسی من ڕۆژانە متابعەمە کرد و تعلیقاتی خۆم لەسەر نووسی طبعا قسەی زۆرم پێ ئەوترا ئەوە طبیعی یعنی مشکلم نەبوو لە کاتی ئینقلابەکەیە تەلەڤیزیۆنی کەناڵی سپێتە تەلەفۆنیان بۆ کردم کە ئەمانەوە قسە بکەی لەسەر مۆزوعە من لە ڕاستیا جوابم نیانەوە وتم دوای جوابتان هەیە و دوای نیو سەعات خۆیان تەلەفۆنیان کردوتیان کاکە مەکتەب سیاسی ڕێفزیان کردوتیان نابێ سۆران سێوکانی قسە بکات چونکە ڕای ئێمەی نییە وتم ڕاست سوپاستان دەکەم لە ئیحراجی نەجاتتان دەم بەڵام شۆچێک بووە من باشە ینی ئەمە ئەو حیزبەی کە زۆر نەرمونیان زۆر دیبلۆماسی زۆر ڕاقبولکەرە کاکە من بۆتە ڕەخنە لە مناڵێکی بچووک بگرم لەسەر جادە بۆ ڕەخنە لە ئەندامێکی بچووکی حیزبێ بگرم حیزبێکی ئیسلامیش نا ئەلمانی کە بڵێن ئەو بڵێن فێری ئەخلاق نەکراوە تربێتی ئەخلاقی نەدراوە ئەمە ئیسلامێکەیە ئەخلاقی تربێت دراوە بەم شێوەیە کەسێکی خوان کە من هەر لە ناویان نابووم ینی بەڕاستی لە دوای ئەوش کە لەنەوەنەوە دەرچوم شتێکم نەبوو زۆر ئاسایی هەمویان خۆشەویستم بوون ئەحبابم بوون هاتوچۆمان هەبووە ئەسڵەن تەلەفۆنیان کردویان بۆ اعتیادی ینی لێرە من توش ئەو شۆکە بووم کەواتە ئێمە چین فعلا زۆر جار ڕەتفعل تووشی شۆک دەکە بەڵام بە طبیعەت من خۆم طبیعەتی تەحەدام هەیە زوو ناڕوخێم لە شتە لە جنێ و لە قسە لە شتە ڕوخانم نیانێ عینادیەکم تیا زەحمەتە بڕوخێم لە شتانەیە بەڵام ئایا ئەم فەیسبوک دەوری هەیە بەڵێ لەم ڕۆژانە قسەی فەیلسوفێکی ئەمریکیم خوێن لە ڕاستیە نایەتەخیڵ مەسا ناوکەی ئەسڵەن ناوێنێ گردردونی فەیسبوک فەیسبوک ئێستا بۆتە گردردونێکی ئیفتیرازی کاکە من لێرە دانیشتم لەگەڵ ئەمریکا قساکەم لەگەڵ لەندەنا قساکەم لەگەڵ فڵانە ئەم عالەمە هەموو لەبەر دەستیم نایە کەواتە من لە گردردونێکە ئەژیم ئەگەر بەڵێ کەسێک بەکارێنێت لە هەموو بەڵێ ئەگەر بڵێ فەیسبوک دەوری هەیە بەڵام کۆمەڵێک شت دەورە بینێ تۆ چی بڵاوەکەیتەوە
من بۆ وەک خۆم وەک شخص قەتشت لەسەر شخص بڵاو ناکەمەوە لەسەر ئەفکار و ئەحزاب ینی ناوی شخص لای من نییە کەسێک نییە بە ناوی یادگار فایقەوە قسەی لەسەر بکەن یا بە ناوی مەسەڵەن ڕئیس حیزبێک و نا من قسە لەسەر ئەفکاری حیزبێ باز لە ئیسلامی سیاسی ئەەکەم بە کولی باز لە کەسێک ناکەم بە شخص ئەمە ئەفکارە ئەمە ئیتیجاهاتە تۆ ئەتوێ باش بێت ڕخنەی لێگری باش بێت هەستەکەی ڕۆڵی هەیە باسێکی باشە دوروژان ینی دکتۆر وتی من ینی پێشببینیە کات خراپتریش بێت شتەکان هەستەکەی تەسیریە و بابەتانی بڵاوەکەیان تەنها پێێت و دانانێت پێم وایە بەڵێ تەسیری هەیە کاتێک کە تۆ قساکە ڕایەکی گشتی ئەگەر ڕای گشتی دەوری نەبێت چی دەوریە بەڵێ مەسەڵەن فەیسبوک لە زۆر شتا بینیمانە تەسیری هەبوو و زۆشتی گۆڕیوە بەڵام ئەمە سلبیاتەکانی داناپۆشێ بەڵێ جنێو هەیە شەڕ هەیە من خۆم بەڕێزت خۆ دەزانانی ئەزیەتی لەوانێ کەم کەسەوە بەقی من ئەزیێت درابێ لەوانێ کەم کەسیشێ بەقی من ڕوحی تەحەدا و شەڕانجێزیت یا بە معناک لە معناکە نەترسان لەوەی کە جنێوت پێ بدرێ لەوەی کە ڕقنەت لێ بگیرێ لە ڕاستی ئەوە شتێکە کاکە من بۆ ناسک بم بە جنێوێک بڕۆخم ینی چەندین برادر سەدان نامم بۆ ڕۆژان گەر قسە لەسەر ئەوە ئەو لایەنەی بکەین ینی ئەمە تا چەندە ئاساییە ینی فەیسبوک بێ بە جێگەیەک بۆ ینی من لە دوای بەرنمەکان ڕۆم بۆی فیدباکی خۆم وەرگرمەوە سەیری لای بەرنمەکە ئەکەم کە تۆمار کراوە بەڵای شەڕجنێوی لەسەر کراوە یەک کەس قسەی لەسەر بەرنمەکە نەکردو بەڵای منەوە بە جۆرێک لە جۆرەکان ئاسایی بۆ ئەوەی کە لە ناو فەیسبووکە چێ تۆ نازانی چێ وەکو ئوستاز وتی تۆ نازانی چێ یەکەم دەمامکدارە دووەم لەوانەیە مناڵێک بێ عمری 13 ساڵ بە تۆ نایناسی وەکو پیاوێکی 50 ساڵ قساکە لەوانەیە کەسێک لە ژیانە دوو کتێبی نەخوێن بێتەوە لەوانەیە کەسێک بێ ڕقی لێت بێ ئەسڵن لەوانەیە کەسێک بێ بیۆ تاقیت کاتەوە لەوانەیە شەڕی ترێ پێ بفرشێ ئەنوا و ئەشکال شت هەیە ئێمە ناتوانین بڵین هەمووی وایە گرنگ وەکو ئەرزم کردی سەدان نامم بۆیە ڕۆژانە چەندین نامم بۆیە چەندین کەس ئەمەم پێڕن خۆزگە ئەو توانایی تۆمان هەبووە بەڕاستی من زۆر لەگەڵ فەیسبوک مەشغوڵ نیم دەڕاستیە من شەوانە ڕۆژەی بەلانی کەمەوە 16 ساعت مەشغوڵی ئیش خۆم مەکوساوم کردو لەوانەیە لەپڕ لە خەیاڵەکە شتێکە نووسم لە تەفکیرێکی خۆمە دوای ئەوە ئەیدەمە دەست ئەدمینەکەم کەسێکی تر ئەو ئیشم بۆەکە لەبەرەوە لەوانەیە زۆر شت کەم هەر خۆشم نەیبینم لەو جنێوانەی فعلەن پێمە وترێ مەسەن پێم وترێ ئەمڕۆ 10 کەسمان بلۆک کردو 10 کەس لەسەر چی لەسەر ئەوی کە جنێیاردا خراپ بەکارێنانەکە بێگومان بەڵام تۆ کاتێک کە بتێ خەبات بکەی لە پێناوی شتێکە ئەبێت زۆرشت قوبوڵ بکەیت ئەو کۆمەڵگەیە کە ئەتۆی ڕێکی خەیتەوە ئەبێ ڕێکی خەیتەوە زۆر سپاس دەکەم مامۆستا سۆران دکتۆری برایم بێمەوە لای جەنابەت لە گفتوگوی پێشومانە قسەت لەسەر یاسا و ئیتی کرد مەبەسمە یعنی لەم ڕۆوە بینە سەر باسێک ینی ئەو ئەخلاقیاتەی هەیە ئەو ئاکارانەی هەیە کە لە مەجالەکەیە بێ بەکاربێنرێت زۆر جار کە باسی سانسۆرە کرێت هەر لە خۆتەوە پێی تێکەچی یان یەکسەر بیر لەوە کەیتەوە پارتە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان سانسۆر دانێن وەکو تورکیا وەکو ئێران و وەکو سووریا تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارنێنرێ من قسەم لەسەر ئەم سانسۆریان نییە قسەم لەسەر ئەوەیە تا چەندە گرنگە وەزارەتی پەیوەنددار حکوومەتی هەرێمی کوردستان درک بەوە بکە کە پێویستە لە سەراستی هەرێمی کوردستان کۆمەڵی خەڵکی شارەزا ئەکادیمی قانونی شارەزای بواری دەروونناسی شارەزای بواری کۆمەڵناسی بگەن بەوەی ینی ڕەشنووسێک بنووسنەوە بۆ ئەوەی سانسۆرێک دابنرێ لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵام بەو شێوەیەکی زانستی بە شێوەیەکی ئەکادیمی بە شێوەیەکی قانونی نەک بە شێوەیەکە پارتی ئەلف دژی کۆمەڵی خەڵک بەکاری بێنە یا پارتی بابەدڵی نەبوو ڕەتی بکاتەوە ئەمە چۆن نەکرێت خۆی ئەم کێشەیە بەڕای من ینی خۆک و ئاگاداریشین تەنها پەیوەندیشی نییە بە هەرێمی کوردستانەوە بەتابەتی دوای ئەوەی کە گروپە تندڕەوەکان بەتابەتی ڕێکخراوی داعش تۆڕە کۆمەڵەکانی بکارێنا لەسەر ئاستی لە وڵاتانی پێشکەوتووشە قسە لەسەرەوە کرا کە پێویستە چەند ڕێشوێنێکی یاسایی بگیرێتە بەر بۆی بەربگیرێ بە بەکارهێنانی خراپی دیاردەی فەیسبوک و بەتابەتی تۆمەڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی گشتی بەڵام من لەوێش حەزەکەم بزانین چەند ڕێگریەک هەیە چەند کۆسپێک هەیە کە قورسە مامەڵەی لەگەڵا بکرێت ئەگەرچی چەند ڕێشوێنێکی یاسایی گیراوەتە بەر بەتابەتی ئەو بابەتانی کە ئەزانن ئەم بابەتانە ئەبێتە مای تێکدانی ئاسایشی نەتەوەی ئەو وڵاتانە یاخود دەبێتە مای بڵاوکردنی فکری تونڕەوی تیرۆریسی لە وڵاتێکی دیاریکراوە ئەتوانن بەرپەچی بدەنەوە نەیهێڵن کۆتایی پێبێنن بەڵام وەکو باسم کرد یعنی چۆن مامەڵەی لەگەڵاکەن زۆر جا قسە لەسەرەوە کرێ ئەوترێم تۆڕە کۆمەڵاتیانی وەکو
بۆ منە میدیای تەقلیدی نییە بۆ ئەم میدیایم کەناڵی ڕاگەاندن ئەگەر هەڵەیە بکە ئەگەر بابەتێک بڵاو کاتەوە دژی بۆ نمونە مافی مرۆڤ یاخود چاوەشەکاری بڵاو کاتەوە توانیت لە ڕووی قانون دایخی بەڵام تۆڕە کۆمەڵاتەکان وەکو کۆمپانیای تەلەفۆن وایە تەلەفۆنەکە کەسەکە قسەی پێکە خەتای کۆمپانیای تەلەفۆنەکە نییە تۆ ناتوانین کۆمپانیای تەلەفۆنەکە بێ عقوبەی بێ بڵێ بۆ بڵای کردەوە کەکەەوە بەکارێنەرە بڵای کردەوە من گوناهی من چییە بچۆ بەکارێنەرەکە بڵین لە ڕووی قانوناتی لەگەڵاکە خەتاکەی لە منەوە نییە بۆی ئێستا لە وڵات تەنانەت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش ئەو کێشەیە هەیە حتا بزانم یەک شتی تریش هەیە ئەوە سەبگیرم کەوتەوە قسە لە سەرواکرێکم تۆڕە کۆمەڵاتیان لەسەر ئاسی دنیا ینی کەسی پۆپۆلیستی دروستەکە ینی چۆنڵی سەرکردەی پۆپۆلیستیش دروستەکە بەواتایەکی تر هەندێک کەس دەتوانن خۆماڵین دەغدەغی مەشاعیر بان ئەوانەشی کە پۆپۆلیسن ئێستا لە هەرێمی کوردستان هەمیشە دەوریان قەرەباڵ تۆ باسی تەنانەت باس لە کێکرێت تەنانەت باس لە کێکرێت ترامپ بڵێن تۆڕە کۆمەڵاتیەکان دروستی کرد شخصێتی ترامپیان شخصێتەیە کە ئەتوانێت بڵین خودوکەی مەشاعری ناخبی ئەمریکی بات و سەرنجام توانی ئەم کەسایەتە بێنێتە دروست ئاراویانی ئەمە پەیوەندی نیە جای ئەو وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چ جایەکو خۆمان بەڵام کە ئێمە قسە لەسەر بابەتی مەسەڵەن یاسا و ئیتیکەکەین ئەم بابەتانی کێشەکەی لە چیایە ئەم کەناڵی ڕاگەاندنی ئێوە بۆن یاخود هەموو کەناڵەکانی تر ملزەمن بە کۆمەڵێک بنەمای قانونی ئەگەر لەو بنەما قانونیە لەلا بە و باسمان کرد تۆ ئەچیت لە یاسا لە دادگاکان شکاتەکەیت و ئەتوانیت ئەو کەناڵی ڕاگەاندنە بخیتە بڵین ئیجراعاتی لەگەڵ کرد بەڵام کێشەکە چییە باسی ئێرە و کرد یعنی کێشەی لەم وڵاتانەی ئێمە پرسیارەکە لەوایە کو دکتۆر کەریمیش و جامی مامۆستا سۆران باسییان کرد دەسەڵاتی سیاسی خودی دەسەڵاتی سیاسی ئەم خۆی بەشێ نییە لەو کێشەیە کە دروستەکە یعنی ڕاستیەکەی بەژەوەندی هەیە لەوەی شتەکان با ڕاست بکەین ئێستا شتێکی ئێستا ینی مستەڵاحەیە چ بکە باسەکرێ پێوەن سوپای فەیسبوک هێزە سیاسیەکان بە تابەتی دەسەڵاتی سیاسی سوپای هەیە چۆن سوپایەکی هەیە لەسەر ئەرزی واقع لەسەر جیانی گریمانەیشە سوپایەکی هەیە ئەم سوپایە دیفاع پرۆپاگەندەی بۆکە ئەم سوپایە دیفاع لە بەرژەوەندەکانێکە ئەمە حەقیقەتە کەواتە ئەم پرسیارە لەوە لەم وڵاتانێک و خۆمان قانون بە چ ینی وەکو ئەو هینەدانا ڕێژە جارێکی تر بە بەرگی ینی چۆڵێک بەرگێ بێت بۆ پاراستنی جێتێکی سیاسی دەرایکرا و یاخود تەستکردنەوەی ئازادیەکان ئەمە هەمیشە ئەمەمان لە بەرچاوکی شتێکی تر کە باسی ئیتیکە کرێ بەڕای من باشترین بەرەنگاربوونەوە بۆ ئەو کێشانەی کە بە تایبەتی ئەو دەرایشتە بڵین نێگەتیفانەی کە تۆڕە کۆمەڵاتیانە هەیەی بڵاوکردنەوەی هۆشیاری لەناو بەکارهێنەرانە تەنانەت لەسەر ئاستی مناڵیش و تاکو و گەورەیش چۆن بەکارهێنی بەڵام هەمیشە ئەم قسەیەکی دایم دووبارەیەکەینەوە کێشەی ئەم وڵاتانی ئێمە بەرپرسیارەتی نەبوونی بەرپرسیارەتی تەنها پەیوەندی بە بەکارهێنەرانی فەیسبوکەوە نییە تەنها لەسەر شەقامیش ئەم نابەرپرسیارەتی هاتبینی سەبەبەکەشی چییە لە ڕاستیە ئەو دەمە ئەو کاتەی ئینسان فەرد کە خۆی نابینێتەوە ینی لەناو بڵین ژنگێکی بەرفراوانە خۆی نابینێتەوە لە بەشێک لەو ژنگەیە ئیتر پێی وایە ئەو ژنگەیە دوژمنی ئەوە بۆیە بەردەوام ڕوبەڕووی هەموو ئەو بابەتانەش ڕەنگە هەندیش لە ساڵێک بەڵام ئەو بەدەش سەیرەکە بۆ کێشەیەکی ستراکچەریە من زۆر جار سەیرەکەم وەرگو دکتۆر کەریم ژوانسۆران باسی کرد ئەم وەزعی فەیسبوکە کە لە وڵاتی ڕنگدانەوەی ئەم دۆخەیە دۆخێکی گەورەتر هەیە تحکومی بۆکە ئێمە لەسەر ئاستی میدیاش نظریەکمان هەیە تیۆریەکمان هەیە پێڵم تیۆری ستراکچەر پێی وایە تۆ ناتوانانی باس لە میدیا بکەی ئەگەر باس لە دۆخی سیاسی نەکەی ئەگەر باس لە دۆخی اجتیماعی نەکەی ئەگەر باس لە دۆخی بۆ نمونە اقتصادی نەکەی هەموو ئەمانەن لە ئاخرا میدیاش ئەچێتەوە ژینگەی و ئەخولێتەوە کەواتە ئەوەی کە ئێمە بینن لە تۆڕە کۆمەڵاتەکان ڕنگدانەوەی واقعی دەرەوەیە لە ناو واقعێکی گریمانەیە بەرجەستە ئەبێ مەترسی هەیە ئەم واقعای لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەبینرێت ینی ترسی ئەوە هەیە بە پێی ئەزمموی خۆت و بە پێی ینی توێژینەوەکان کە خۆت کردوتە کە خوێندوتەوە مەترسیەیە بەرەو ئاراستەیەکی خراپترمان بەرێ زیاتر لە یەکمان دوور بخاتەوە ینی دووبارەیە یەکەمەوە جارانە وترە ململانەکان لەسەر ئاستی پارتە سیاسیەکان بوو بەڵام ئێستا بنکەی جەماوەری شۆڕ بۆتەوە هاتوتەوە ناو ئەوان ینی جاری وایە لەسەرەوە بڕیارێکە درێت لەسەر ئاستی فەیسبوک ڕەتەکرێتەوە و بنکە جەماوەریەکە کاریگەری هەیە لەسەری ئەمە بنکە جەماوەری دیارەکەیە بەڵام زۆر جارەوترێت بنکەیەکی جەماوەری نادیار هەیە ئەمە پێیان ئەوەی پیانەوترێت فەیسبوکچی و تەنها لە پشتی مۆبایلەکەی و لە پشتی کۆمپیوتەرەکەی و دانیشتووە و بەدڵی خۆی قساکات و زۆر جار زۆر خراپیشەکەوێتەوە من حەزەکەم لێرە بەپێی وەڵامی ئەو پرسیارەیە ئاماژە بکەمەوە دووشتی زۆر گرنگ یەکەم ئایا ئەو کەسی کە لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکانە خۆیەتی
ئەو خۆیەتی تعبیر لە ناخی خۆیەکە یاخود تعبیر یعنی ئەیش بەشێک بێتەوە بەشێک لە گزارش دەکاتەوە لەو ژینگەی کە زۆرترین کەس ئیشی لەسەرەکە. مامۆستا سۆران باسیەوەی کە زۆر جار ئینسان خۆی نییە، زۆر جار قسەیەکین ئەڵین لە قۆناغی تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەموو کەسە بێتەوە بە نێرەر، یعنی وەرگرنیە بێتەوە بە نێرەر، بەڵام ئەو نێرەرێکی خۆی نییە، بەشێکە لە واقع شتێ بڵاو ناکاتەوە کە وەکو باسی کە دوو مامۆستا سۆران خەڵکی هەمووی بڵین ڕۆبەڕووی بێتەوە یاخود هەموو کەس دژی بۆسێ هەوڵەیە بێتەوە بەشێک لەو دۆخە گشتیە. ئێمە تیۆرێکمان هەیە دەوامەتە سەمت یاخود گەژایی بێبانگی ئەلیسابێت نیومان ئەڵێ کەناڵەکانی ڕاگەاندن زۆر جار فەرتیایە ناوێرێت تووشی عوزلەی اجتیماعی بێ، تووشی گۆشەگیریە بێ، بۆیە ئەبێت ئەویش وەکو ئەو ڕێ باوە قسە بکە دوای قەڵەباڵغیەکە بکەوێت بڕێک هەوڵەیەت وەکو دۆخە گشتێکە ئەمە ئەوەیە. دووەم شت پرسیارێک ئەوەی ئەمە زۆر جار ئەڵین قسێک هەیە لە بواری ڕاگەاندنە پێڵین ئێمە ناومان ناوە لیدەر یانی مەجموعی کەس هەیە قائیدن ئەمانە تەسیرەکەنە سەر عام ڕایگشتی حەزەکەم بزانین لەسەر ئاستی فەیسبوک و تۆڕە کۆمەڵەتەکانیش کۆمەڵە لیدەر دروست بووە. ئەم لیدەرانە تەحکومەکان بە بیرروبۆچوونی زۆرینەی بەکارهێنەرەکانەوە، ئەوان چۆن قساکەن هەوڵێن تەقلیدی بکەن و شتەکانیان بڵاوەکەنەوە هەروەکو چۆنیش بەداخەوە لە ماوەی ڕابردووە تارتی لەسەر ئاسی سیاسی ئێم بینیمان ئەوانی کە زۆرترین حتا لە انتخاباتەکانیشە ئەو خەڵکانە بوون کە زۆرترین هەوڵیانەیە تۆڕە کۆمەڵەتەکان بەکاربێن لە هەموو حیزب سیاسەکان بەپێچیاوە و پاری باشیشی تیا سەرفەکەن چکە دڵنیان لە کاریگەریەکەی لە کۆتایی. سوپاس دەکەم دکتۆر. دکتۆر کەریم بێمەوە لای جەنابەت هەر لە گفتوگۆکانی پێشووتردا ئاماژەت بەوە داوە کە ینی ئەوەی کە ڕەمز بوو لە مێژوودا هەمان بوو چ لە بواری ینی کللتوری ڕۆشنبیری سیاسی ئاینی بوارە جیاوازەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر هەمویان سوکایەتیان پێکرێ، ینی سوکایەتی بە ئاڵای کوردستانەکرێ. ینی بۆ نمونە لەو ناوچەیە کە پارتیتیایە باڵادەستە بۆ نمونە سیرەکەی سوکایەتی بە سەرکردەکانی گۆڕانەکرێت یا بە ئەوانەی یەکێتیەکرێت. لەو ناوچەیە کە یەکێتی و گۆڕانتیایە باڵادەستن سوکایەتی بە سەرکردە و ڕەمزەکانی پارتیەکرێت. یعنی کراوە بە وەسیلەیەک بۆ ئستیفزازکردنی یەکتر و بە شێوەیەک لە شێوەکانی سەرکەوتوو بوون. یعنی ئەم جنێ و بە سەرکردەکەی ئەوە یاویش جنێ و بە سەرکردەکەی ئەمەیە و لە خوارەوە خۆشیان ون بوون. ئەمە دیسان ئەس ناکەی مەترسیەکە بۆ داهاتووی ئەونەوەی پەروەردە بێ کە کەسی لا ڕەمز نەبێ، کەسی لا کاریزما نەبێ، کەسی لا گرنگ نەبێ و لە ئاخری شەو بە شێوەیەک لە شێوەکان تووشی سەرگەردانی بێت. بێگومان ینی هەموو هیچ کۆمەڵگایەک نییە بەبێ مێژوو بێ، بەبێ سەروەری بێ، بەبێ هێما بێ. ینی لە ماڵە ئەگەر باوک نەبێ بە پێشنگ بە قودۆ بۆ مناڵەکانی سەرگەردانە بن، تەقەموسی چێ بکەن، خۆیان بخەنە لانی دەرونیەوە، خۆیان بخەنە شوێنی چێ. ینی زۆر جار یعنی کاوترێ لە زمانی یۆنانیەکاندا دەیان خودا هەبووە، چکە هەر یەکە و ئەگەر شتێک خوایەکیش نەبێ یەکتاپەرستیش نەبێ خوای خۆی دروستەکە بێ شتێک چ ناحیدانبی ڕوحی فراغی تێکرد. ئێمە لە کۆمەڵگای کوردی لە مێژووی کووردا بمانەوە نەمانێت و شۆڕشەکانی کووردا کۆمەڵی سەرکردە دروست بوون، بەڵام سەرکردانە بە شەرن غەڵەتیان کردووە. بەڵام ئێمە لە جیاتی ئەوەی هێڕش بکەینە سەر فکرە غەڵەتەکەیان لە قۆناغێکە یاویانە بڕیارێکی غەڵەت کارێکی غەڵەت یەین زەڕ بێ بەسەر کەسایەتەکانی نەگەڕێمە بۆی نەگەڕم چ هەموو یەک ساو چاوە هەڵەقوڵێ ئەوی ژەوەیە ئەم فڵان کەس ئەوەی وتووە ئێ باشە ئەمەی وتووە خۆ سەد شتی جوانی تری وتووە. ئەگەر تۆ کەسێکی علمی عەقڵێکی زانستی و هەیە بڵێ ئەم کەسە سین من الناس لە سەد مووقیفە پەنجای باش بووە شەستی باش و بەڵام ئەم چلێ هەیە ئەم چ لە ڕەخنەکەمان وایە وابێ ئەمە ناکەین. ئەمە هیچ لاقی بە پەروەردەوە هەیە ئەبێ بچێت خوێنمان لە مناڵی و بێ بە عادەتی خوێ لە لەمە. بۆیە بەڵێ ئێمە هەمووی بە پەرچەکردار و لە قوانینی فیزیا فعل و ڕەتفعل هەیە. ئێستا لە کەناڵێکی حیزبی شتێک دەرچێ بۆ بەیانی کەناڵەکەی تر جواب بێتەوە. من کاتی خۆی لە ڕۆژنامەی برایەتیە شتێکم بڵاکەوە سیاسەتی 50 بە 50 و ژنبەژنی عەشایری. یعنی وای لێ هاتبوو فڕاشی لێرە تەعینە بێ فڕاشی لێ دابن چۆن ژنبەژن ئەگەر ئاڵتون بۆ کڕی ئاڵتونیش بۆ کڕی ئەو تەلاق دا ئەو لێدا زلێکی ئەو لێ یعنی ئەمە ئەم عەقلیەتە عەشایری گەشتوتە حیزبەکان هەر هەمووی. من شتێک ینی شتێکی لەوانی بۆ باسکردن نەبێت تەنانەت وەکو نوکتەی لێ هاتووە یەکێتیەک و پارتیەک یعنی کەوەڵی جەلالی مەلای دوکانی تەنیش یەکترین بڕوا و بێ ئەمە ئەگەر لە واقعیشان نەبێ ئەمە ڕنگدانی و عەقلی شتەکەی وادارم بە غەڵەت لێمان تێ نەگەن تەفسیری غەڵەتی بۆ بکەن. ئەم پارتیەکە بزانێ یەکێتیەکە چی کردو ینی قەزمەوە چۆن ئەندامەکانمان پەروەردە کردو چۆن تەعەسسوب و دەمارگیرمان کردو نەک وەکو سیاسیە بیرکەیتەوانی و بەرامبەریش قبوڵ کەیت و هەر یەکە ڕاستی خۆیەتی و شتەکانی پێ بڵێ.
ئەڵێ سەیدەکە ئەگەر ئەو پەڕۆیەکی سەوزی هەڵواسی و ئەوی زەردی هەڵەواسی ئەگەر ئەو ڕسمی فڵان مەسئول ئەویش هەڵێواتە ئەلێ ڕۆژێ پارتیەکە بە سیوادارم غەڵەت تەفسیری نەکرد پارتیەکە چین یەشێتەکە سێرەکە قەتعەیەکە تازەڵێ بەخوا ئەم یەشێتەکە جەلالەکە گۆڵێکی لێ کردوم نووسراوە ئەڵڵا جەلە جەلالەهو ئەڵێ دوو جەلالی نووسێ وەلای خەتاتڕێ بۆ موسە ئەڵڵا بەرزە بەرزانەهو يعني ليريا أما أجر معناه شيء هبه معناه أوي إما وما اللي يكتري كدوا تنانش تما بعد كان يجوري أما برود حزب كان كدوا أنا أجينا بارتي حقي خويتي يشيتي حقي خويتي قران حقي أما كان إشارة سركري أما بيركدنا وياك همو كس بيركدنا وكاك جان أجر بغلط أنا مولانا خالد قصيتي زور جوانيه على حقيقة دوكو آبيني جواب كوت أخواره بهزارها بارتي هل يشيلم بارتيك من بيس إدعاء هم كومالي حقائق لاي بارتي هي كومالي لاي قران هي كومالي لاي إسلامي كان كومالي بلام نابي هموي بلاين بز منهم بلان برا يم وما اللي يكون عند مكان ما نوطعصب كله بس مسؤول شيء أم لابك يتلوا كفرك كذبه تاوانك لكاتك لنا وبارتي لنا ويشيت إنساني باشي وخرابي لنا وقران لنا وإسلامك إنساني باشي وخراب بشرين يما غلط جاي خو بيغمرني كان غلط يعني كده مثلا باس بزانه ما بس مليراتيا إما برودي سياسي كش ما سقطه برودي خزاني ما سقطه إن جاء أو وزارة الروشن بيدك ولا بس وزارة برود وزارة كارو همو أمانة بيكوا أم نوايا دروس كده يعني من أقرب وأقرب يعني وشارسري كان أبيها مو ينوكو حزب كانت ما يا سايكل يا ساعة وان الإمارات بو يا ساعة قديش قصف وشتم وجنيه وسكاتي بك حكميا وتنان لقل تويتر ولقل فيسبوك على الشركة قرينو يدوزنو أتواني بيدوزي تواني أقربت بلام لا يما يعني يا ساعة البرلمان در شو بو أوين لبرسينو لقل أواني بك كسكاتي بالرمز في مكان ما كان كان إيش أول بارك أجر شارسري يودو خب كان حزب كان يشيان نامينه أم بروایل چیه و سرچاوی گشت؟ قصه دکتر مراسل بیری هنامو وكو باس يعني الدكتور أبزان باسي كرت زوربي من إسا كسان أنا اسم حالي حاضر عندهم برلمانة نعلم لشوي أي ناس بشخصية يعني چندين بيجي هبو هر بيجي بينش كس شش كس إيشي لسر أكرت أم بيجي فلان ما نوا كان نبين معروف نبي أم كسا سكاتي بهمش تيجكر أنواع وأشكال خوي ضخمة كر فوق كرنا خوي إنسان زوف شبيته تا جيشت أوي بيت أندام برلمان دو أوي كبور أندام برلمان أم بيجانا كهمان أنا اسم يتشان نمان كواتا أم كسا حزبية أجر فيسبوك نبي أجات أوي نخير بوي ألم حزبك كان إشان نعمل أما يكم دوم هر حزبك هر كومالك هر جروبك بيستي بجنو فروشة طبعا نسبة كان فرقك براستي أوي إساء ما أيبينين أو أنا بلين دجي نتوان أو دجي آلاء أو دجي همو بيروزيا كان إنساني كردا لنا أوي كمان أي بينهم لازم شتيش علمينية أما ملاحظة شخصية أوي كمان أي بينهم أمر شتيك منوسي كابرا بأشكرات جاشتين بو فلسفينه بأشكرات ودفاع شيء لك ومؤيد شيء كشي صاحبي حق تو صاحبي نتوي صاحبي ميجو صاحبي الله شرمك يقصبك يعني اما اللي شو هي لو بوبوليستي وهيك لم راه دروس بو كاكي مهر فيسبوك كان اما اعلام من جنين وانا 20 جناني قرق دايدن براستي جناني قرق اقسن هناك لا سر اعلامي شي رسمي كان على شي اسماني جنين وات بودروسك كجناني قرق شي نحو دوار تشتي انا لان راسي من هوادارم همو او هور انا ترسل دين شتو چندين نامم كناوي نقسم كل فيسبوك او روحي تحدي لاخوانا دروس كان جنيودان انسان ناكوجه اگر وابا پیغمبران با هیچ نکره الترس جنو تکفیر و تهوین و تفجیری خلق سپاس دکم دکتور ابراهیم من پرسیار لینا کم لخولکونی و شتی کم ترشتی زیاتر دو پیامی خود عرق سبکی بله راستی ام طور کمالاتیان و یخون دیانی واقعه یعنی تو نتوانید و چون لی توجمه که روبرو تبیتوا یا نتوانید راکی لبردمیا يعني تشكي ناتواني بهر روبروي توا بزاين شلون معامله لقلاكي معامله كرنيش حاجه كم بزاني بو باس ما كر بيش مشتك بيسي بو اما بزانين لروي ايتيك وبكارينا راني بتايبتي او اني بكارينا اخلاقي بكارينا او طرق كمالات يعني شلونه لاني كم هر كسر لا خوي هر خزانه لا خوي بجور الجوره كان حلمتي هو شاري بو بكاريناري او طورانا برباكا بەڵێ دکتۆر ئیبراهیم سعید مامۆستای بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی دکتۆر کەریم شەریف قەرەشەتانی پسپۆری دەرونی مامۆستا سۆران سێوکانی توێژەر زۆر سوپاسان دەکەم سوپاس بۆ کاتەی بایەمە بە بینەرانتان بەخشی بەڵێ بینەرانی ئەزیز ئەو میوانە ئەزیز و بەڕێزانە کۆمەڵێک پەیامیان نارد ڕووی دەمیان لە وەزارەتی پەروەردە بوو لە وەزارەتی خوێندی باڵا بوو لە وەزارەتی ڕۆشنبیری بوو لە حکوومەت بوو
بۆ ئەوەی بەدەم ئەو پاشەگەردانیەوە بێن کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەن لایەنە باشەکانی باشتر بکەن و ئەوەشی بە شێوەیەک لە شێوەکان مەترسیەیە هەوڵ بنکاڵی بکەنەوە و بنبڕی بکەن ڕێزی یادگار فایق و تەواوی مستافە جوانە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر شکر بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان هەمیشە ئاوەتان کرد.